ئەمریکا چەند بارەگایەکی حیزبوڵڵای عێراقی بردومان کرد کاتێک خوێنی سەربازی تێبکەوێت دەست بەجێ وەڵام دەداتەوە. شەوی ڕابردوو بە فەرمانی ڕاستەوخۆی بایدن ئەمریکا 3 هێرشی ئاسمانی کردە سەر 3 بنکە و بارەگای کەتایبی حیزبوڵڵا لە عێراق و تێکی شکاندن. ئەمریکا چەند جارێک هۆشداریدا بۆ ئێران کە ئەگەر بەهۆی هێرشی گروپە چەکداریە بریکارەکانیەوە خوێن لە سەربازێکی بێت دەست بەجێ وەڵامی دەداتەوە، چونکە ئاژانسی ڕۆیتەرز ئاشکرای کرد کە لە هێرشەکەی دوێنەی سەر بنکەی سەربازی ئەمریکیەکان لە هەولێر 3 سەربازی ئەو وڵاتە بریندار بوون. فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا لە ڕاگەیاندراوێکدا ئاشکرای کرد لە هێرشەکەدا بارەگاکانی حیزبوڵڵا تێکشکێنراون و پێدەچێت چەندین چەکداری میلیشیای ئەو گروپە کوژرا بێتن. ڕاشی گەیاندووە کە هیچ ئاماژەیەک نییە بۆ ئەوەی هاوڵاتی مەدەنی لە هێرشەکاندا گیانی لەدەستدا بێت. بە گوێرەی هەرسێ ڕاگەیاندراوی کۆشکی سپی، وەزارەتی بەرگری و فەرماندەیی ناوەندی هێزەکانی ئەمریکا هێرشەکە لە تۆڵەی ئەو هێرشە درۆنێدا بووە کە دوێنێ دووشەممە کرایە سەر هەولێر. بە گوێرەی میدیا عێراقیەکان ئەو بارەگایانەی بردومان کراون دەکەونە پارێزگاکانی بەغداد بابل واستەوە. ئاژانسی فرانس پرێسیش لە زاری سەرچاوەیەک لە وەزارەتی ناوخۆی عێراقەوە ڕایگەیاند لە هێرشەکەدا چەکدارێکی حیزبوڵڵا کوژراوە و 20 دیکەش بریندار بوون. کۆشکی سپی ئاماژەی بۆ ئەوە کردووە کە لە هێرشەکەی دوێنەی هەولێردا 3 سەرباز بریندار بوون کە دۆخی یەکێکیان ناجێگیرە و دەڵێت دەست بەجێ بایدن لە هێرشەکە ئاگادار کراوەتەوە و ئەویش ڕاستەوخۆ پنتاگۆنی ڕاستپاردووە کە ئامادەکاری بکات بۆ چەند بژاردەیەک بۆ وەڵامدانەوەی ئەوانەی کە بەرپرسیارن لە هێرشەکە. هاوکات پنتاگۆن لە ڕاگەیاندراوەکەیدا دەڵێت هێرشەکە وەڵامی چەندین هێرشن کە لەلایەن ئەو میلیشیانەی ئێران سپۆنسەریان دەکات ئەنجام دەدرێن. لوید ئۆستن وەزیری بەرگری ئەمریکا لە پێش هێرشە ئاسمانێکەدا گوتی نازانم نزاکانم بۆ ئەو ئەمریکی ئازایانەیە کە لە هێرشەکەی هەولێردا بریندار بوون. پنتاگۆن جەختی کردوتەوە کە زۆر بە تەواوی خۆیان ئامادە کردو بۆ گرتنەبەری هەنگاوی زیاتر بۆ پاراستنی سەرباز و بنکەکانیان لەو ناوچانە. هاوکات مایکل کۆرێلا فەرماندەی ناوەندی هێزەکانی ئەمریکا ڕایگەیاند هێرشەکان بۆ سزادانی ئەوانەیە کە ڕاستەوخۆ بەرپرسن لە هێرشەکانی عێراق و سووریا و ئامانجیش لەیان کەمکردنەوەی توانەکانیانە بۆ ڕێگری لە بەردەوامبوونی ئەو جۆرە هێرشانە. لە دوای 7 ئۆکتۆبرەوە وەک پشگیریەک بۆ حەماس لە غەزا گروپە چەکداریە شیعەکانی نزیک لە ئێران 103 هێرشیان کردوتە سەر بنکە و بارەگاکانی ئەمریکا لە عێراق و سووریا.